ئێمە هۆکاری ماگرتنی ئێمە چل شۆفێرین تقریبان وا بۆ 2 مانگ و 3 ڕۆژ ئەچێ موچەما وەرنەگرتووە و هیچ کەسێکیش نەهاتۆ بەدەمی هاوکاری بێ لە پرسیینەوە بک بڵێ کێشەتان چییە ئایا ماگرتنەکەتان لەسەر موچەیە ئایا معنات ئێمە معناتمان زۆرە لێرەیە موچەکەش ئێمە 4 ساڵە لەم کۆمپانیاین دو ئەکەوێ بە 10 ڕۆژ بە 15 ڕۆژ دو ئەکەوێ بەڵام تا ئێستا هیچ کەسێک چوینەتە لای قامقامێت معناتمان زۆرە سەرەکی ئێمە بۆ موچەیە 400,000 بەش ناکە ئیسە سایقمان هەیە دڵنیا بە گیرفانی پاریتیان نییە ئەوە 2 مانگ و 3 ڕۆژە هیوا هەیە کاکە نەوتی نییە دەی 2 مانگ زۆرە موچە مانگی 400,000 وەرە 400,000 بی بە بازار بزان چی و بۆ ئەکا معناتمان زۆرە بە کورتێکی بەڵام سەرکی ئێمە موچەیە ئارزووی بێت ئەمێنێتەوە ئێمە قساکەین ئیسا لەوانەیە بڵێ بۆ قسە بۆ کەناڵێک ئەەکەی ئەگەری هەیە ینی لە پۆستەکەتە دوورت خاتەوە چونکە تۆ داوای مافی خۆت ئەەکەی باشە داوای مافی خۆت ئەەکەی غرامەش دەکا معناتی ئێمە زۆرە لەکوێوە دەست پێ بکەیت هەیە هەڕەشەمان لەسەرە کە دەرنەچی دەرئەکرێت ئەوە سایقمان دەرچووە حالیان ئیتر بە چی شێوازێک پێی وتراوە ئەبێ ئیلا دەرچی دانێکمان دەرچووە بێگومان هەمومان قەرزایین ئەوەی لەم کۆمپانیایە بە کرێکار و بە چاودێر و بە شۆفێرەوە هەمووی قەرزاری دوکاندارەکانە باسی خۆم کەم 700,000 قەرزارم دێڵاگە موچەیەکشم باتێ ئایا پڕێکاتەوە نەخێر پڕی ناکاتەوە من داوای 2 موچە ئەەکەم 2 موچەکەش حەقی خۆمە مافی خۆمە بە مافی خۆمی ئێزانم ئەگەر پێم بدرێ بێگومان بەڵێ سایقمان هەیە حالیان پاری ئەوەی پێ نییە لە ناو چەند ماڵەوە بێتە ئەم کەمپە 5,000 پێ نییە پاری بەنزینەکەی پێ نییە کە بێ بۆێرە